أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات، فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر. وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين، فمن تطوع خيرا فهو خير له، وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصم، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر. يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر، ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم
وإذا سألك عبادي عني فإني قريب وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. سلام و رحمتي خواتان لێبێ بینەران و بیسەران و خۆشەویستانمان، داواکارین لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەت و پەرستشی ئەم مانگە پیرۆزەمان لێوەربگرێت و بەدەستی خاڵی نەمان گێڕێتەوە و بیکات بە توێشوویەک بۆ قیامەتمان و پاداشتی لەسەر وەربگرین ئینشاء الله. عزیزان و خۆشەویستان، بەرنامەی سەدای زێڕین درێژەی هەیە و لە چوارچێوەی سەردانیکردنی تەواوی ئەو ناوچانەی کە قورئان خوێنە بە ڕێزەکانی تێدایە، ئەو سەدا زێڕینانەی تێدایە کە ئێمە بەدوایاندا ئەگەڕێین. ئەمڕۆ لە شاری قەڵاو منارە بۆ جارێکی تر لە شاری هەولێری خۆشەویستەوە هاتووینەتەوە و بووینەتەوە بە میوانی ماڵەکانتان. بۆیە تەنها داواکاریمان لە ئێوەی ئەزیز دووشتە. کاڵین تەنها واتە دووشتە. یەکەمیان ئەوەیە لە دوعای خێر بێبەشمان مەکەن. دووەمیان ئەوەیە ئەوەی کە هەر بە ڕێزێک ناتوانێت قورئان بخوێنێت و خوێندەواری نییە و بە شێوازێک لە شێوازەکان گرفتی هەیە لە خوێندنەوەی قورئان، ئەتوانێت گوێبیستی قورئان بێ. هیچ فەرقێکی نییە و هەمان پاداشتوەرەگرێ کە ئینشاءالله هەموو کاتێک گومانی باش ئەبین بەوەی کە خوای پەروەردگار بە سۆز و بەزەییە بەرامبەر بە بەندەکانی. گلەیەکی زۆر بچووکم هەیە لەگەڵ دەستخۆشیەک و سوپاسێکی زۆر گەورە. لە دەستخۆشیەکەوە دەست پێەکەم ئەوەیە کە سوپاسی تێکڕای ئەو پەیج و ئاکاونتانە ئەەکەم لە تۆڕەکانی کۆمەڵایەتی فەیسبوک و ئینستاگرام و تیکتۆک و سناپچات و هەموو ئەم تۆڕانەی کە ئەبن بە هۆکار بۆ بڵاوکردنەوەی پاچە ڤیدیۆکانی ئەم بەرنامەیە و تکایان لێ ئەەکەم مافی ئەم ڤیدیۆیانە بپارێزن و بەبێ دەستکاریکردن و بێ ئەوەی کە لۆگۆی شوێنی تر یاخود شاردنەوەی لۆگۆی کەناڵی ئاسمانی پەیام بە سوپاسەوە کە ئێمە لە خزمەتی قورئانین با هەمومان خزمەتکاری قورئان بین. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەیە کە گلەیمان لەوەیە کە ئەم مانگە خۆی مانگی قورئانی پیرۆزە، واتە مانگێکە تایبەتە بە هاتنە خوارەوەی قورئانی پیرۆز. بۆیە داواتان لێ یەکەم هەتا ئەتوانن بایەخ بدەن بە قورئان، بایەخ بدەن بە قورئان خوێنەکانی هەرێمی کوردستان، بایەخ بدەن بەو سەدا زێڕینانەی کە لەم بەرنامەیە و سەرجەم بەرنامەکانی تر بەشدارن. خوای گەورە عاقیبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕێ ئینشاءالله. عزیزان و خۆشەویستان، میوانێکی ئەزیز و خۆشەویست، ئەمڕۆ میوانی بەرنامەی سەدای زێڕینە لە شاری هەولێر. بەعکسەوە توانین بڵین ئێمە میوانی ئەوین، ئەو خۆی خەڵکی شاری هەولێرە و ئێمە وەختێک کە هاتوین و دیداری لەگەڵ سازەکەین خۆشحاڵین و مای شانازیە بۆ ئێمە قورئان خوێنێکی بەڕێز لە بەرنامەی سەدای زێڕین بەشدار بێ و بۆ سەدا زێڕینەی کە هەیەی گوێەکانمان ئاو بدا بە نووری ئیمان و قورئانی پیرۆز. لە زاری خۆیەوە
جەنابی مامۆستا ئەناسین وەچینە خزمەتی و بەخێری هێنین بۆ نێو بەرنامەکەمان بە خۆشحاڵیەوە زۆر سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا گیان خۆشحاڵ بووین لە بەشداریکردنت. خێر بێن سەرسەر و سەرچاو. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. داواکارم لە خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لای قبول بفەرمی ئین شاء الله. خوای گەورە بەبەر شەفاعەتی قورئانمان بخا لە ڕۆژی قیامەتدا و لەژێر سێبەری لا إله إلا الله محمد رسول الله هەموو لایەکمان حەشر بکە ئین شاء الله. ئەو مانگە پیرۆزا ببێتە مایەی خێر و خۆشبەختی بۆ هەموو میلەتی کورد و بۆ هەموو جیهانیش. ئێوەش بەخێر بێن سەرچاو خۆشحاڵم لە بەرنامە جوانەکەی ئێوە کە بەشدارم و بەسەرتان کردمەوە و دەستخۆشیتان لێ دەکەم و خوای گەورە موفق سەرفرازتان بکات. سپاس دەکەین زۆر خۆشحاڵ بووین زیاتر. من یەکەم جارە بە خزمەتی جەنابەت بگەم لە نزیکەوە جەنابەت بناسم بەڵام حتمما لە تۆڕەکانی کۆمەڵایەتی و لە تەلەڤیزۆنەکانەوە جۆبیستی سەوتت بووم و یەکێکی لەو کەسانەی کە ماشاءالله لە ئەدای قیرائەی میسری جێدەستت دیارە و پەنجەمۆرت هەیە لە گۆڕەپانی قیرائات و قورئان خوێندن و مەقاماتدا. هیوای لەش ساغی و سەلامەتیت بۆ خوازین. مامۆستا عەبدولقادر کێیە و ناویسیانی لەکوێ لەدایک بووە، قۆناغەکانی ژیانی چۆن تێپەڕانوە؟ بەهەر ناوی سەر نوفوسەکە بڵێم وانووسراوە لە نوفوسەکە عەبدولقادر مەلا ئەحمەد عەبدولقادر. باوکم وەکو بڵێ مەلا مەلانیە خەتیب نییە با بڵێن، بە سەرناوەکەی مڕەکەزە لە کاتی خۆیەوە بەناو باپیری کرایە، ئەویش ناوەکەی ئاوا لێنراوە لە شاری هەولێر لە 16 دوانزەی 1970 لە گەڕەکی ئیسکان. ماشاءالله موفق بن و تەمەند درێژ بن، سەرکەوتوو بن و خۆی گەورە عاقبەتی ئێمەش و ئێوەش بەخێر بژێڕن ئینشاءالله. پێتەوە دیار نییە کە موالیدت 79 زۆر ئاوام پێ دەڵێن، هەمووی دەڵێن لە 85 و 86 و ئەوانە دەچێت. خۆش زوڵم لێ کراوە، ساڵێک گەورە کراوە 16 12 14 ڕۆژ ماوە بوو. گریمان هەشتای. باشە ئێستا من لە چەند ئەچم بۆ نمونە؟ جەنابەت ئاوا بە تێڕوانین گەورە دەردەکەوی، بەڵام احتیمالی هەیە لە 86 و 7 ڕێک پێکات زۆر جوان پێکات. من 86م، بەڵام فعلەن ئەوەی کە پێی وتووی تەمەنت لەگەڵ موالیدت گونجاو نییە، ڕواڵەتت لەگەڵ موالیدت حەقیقەتی وتووە. لە 6 ساڵ بۆ تەمەند درێژ بین ئینشاءالله. مامۆستا گیان بەرنامەی سەدای زێڕین یەکێکە لەو بەرنامانەی کە قورئان خوێنانی کوردستان و عێراق ئەتوانم بڵێم بەسەر ئەکاتەوە. یەکێک لەو شتە جوانانەی لەم بەرنامەیە هەیە ئەوەیە هەر میوانێکی بەڕێز، هەر قورئان خوێنێکی عەزیز کە تەکلیفی لێکەین بەشدار بێ لە بەرنامەکە بە حوکمیەوەی بەرنامەکە تایبەتە بە قورئانەوە دەست نانێ بە ڕوومانە و خۆتان ئاسا ئامادە بێ الحەمدولله. ئێوە چۆن ئەڕوانە نام زۆرە بەرنامانە؟ پێش بەرنامەکە جەنابەت شتێکت باس کرد کەوتت هیوادارم پێشبڕکێ و مسابقات و ئەو زۆرە شتانە لە مانگی ڕەمەزان بە تایبەت لە کەناڵە ئیسلامیەکانی بە نمونەی پەیام و بانگەواز و سپێدە و میحراب و هەموو ئەم کەناڵانە بوونی هەبێ. قسەتان چیە لەو بارەوە؟ وڵای هەر ئەو قسەی کە پێش بەرنامەکە ئاماژەم پێی کرد، پێویستە ئەو کەناڵانەی خۆمان تایبەت ئەو کەناڵانەی کە کەناڵی ئیسلامین با بڵێن وەکو پەیام و سپێدە و ئیتر یەکگرت و با بڵێن بانگخواز و ئیتر ئەو کەناڵانەی کە هەن و کەناڵی ئیسلامیان پێویستە لە سەریان بەڕاستی بەواجبی دەزانم کە هەموو مانگانی ڕەمەزان هەموو ساڵێک لە مانگی ڕەمەزاندا پێشبڕکێی قورئانیان هەبی لە هەر 30 ڕۆژ و دەتوانن پێشبڕکێکە لە ناو ستۆدیۆدا ئەنجام بدەن بە 3 مەسەلەن داوەر لە بەشی وەقف و ئیبتیدا خود لە بەشی ئەحکامی تەجوید و بەشی سەوت و لەحنیش و دەتوانن پێشکەشکارێکی لەگەڵدا بنێن و دەتوانن بە تەلەفۆن بێ و دەشتوانن ئەو بەشداربوانەی کە بەشداری دەکەن بانگەشتی ناو ستۆدیۆ بکرێن، بەڵام بەمەرجێک پێش ئەوەی بەرنامەکە دەست پێ بکرێ باشترین شت ئەوەیە کە پێشبڕکێکی تەمهیدی بکرێ. ئەو پێشبڕکێ تەمهیدی لە بەرامبەر مەسەلەن کامێرا ئەو شتانە نەبێ، ئەو کەسانێک کە خۆیان ناونووس دەکەن مەسەلەن بێن پێشبڕکێکی تەمهیدی بکرێ بۆەوەی کە شێوازی فلتەر هەڵیان بژێری. بۆمە بەد مەسەلەن یعنی 50 کەس ناوی خۆی دەنووسی، لەو 50 کەس احتیمالی هەیە 30 کەسی بە تەواوی قورئان خوێنێکی چاک بێ و دەنگێکی چاکی پێوێت بچێتە باری منافەسەوە. ئیتر ئەو شتانە بەڕاستی چەند خزمەت بە قورئان بکرێ هێشتا کەمە،
بەڵام لە کوردستانی ئێمە دەتوانم هەیە بڵێم نەکرایە کرایە لە چاو ساڵانی پێش و زۆر باشتر ئێستا بەڵام هێشتا کەمە لە چاو ئەو موسساتەی کە ئەو کەناڵانەی مەسەلەن لە شارەکانی لای جنوب هەیە با بڵێن وەکو لە شاری بەغدا یاخود لە نەزەڤیەکە یان لە کەربەلا لە هەر شوێنێکی مەسەلەن ئەو عێراقا لە محافەزە پارێزگاکانی تر یعنی ئەوان زۆر زیاتر خزمەت بە قورئان دەکەن نۆکو بەستایبەت لە مانجی ڕەمەزان بەڵکو بگرە لە کاتەکانی تریشدا محافلی قورئان و فیستیڤالی قورئانی دەجێڕن و خەڵک کۆ دەکەنەوە و ئیتر خزمەتیشی چاک بە قورئان ئێمە بە حەقەت قسەکەی جەنابەت جوانە ساڵی 2016 والله ئاعلەم بەرنامەیەکمان هەبوو بەناوی گوڵزاری ڕەمەزان هەر یەک لە دکتۆر ئیسماعیل و دکتۆر مەحموود و شێخ حسین بەرزنجی وەکو لیژنەی دادوەر بوون ئیتر مامۆستا سەید جەلال ژمارە یەک بوو لە شاری هەولێر پێمان بێ بەڵحاصڵ بەرنامەکە شتێکی جوان بوو بەڵام ئەوەی کە جەنابەت تێبینێت کردووە حەقیقەتەن پێویستەکە ساڵانە ئەمە ساڵانە پێویستە بەڕاستی گلەیەکیش هەیە بە ئەوە ئەو گلەیەش بکەین ئێمە معلومی جەنابتە ئەم جۆرە بەرنامانە تەنانەت ئەمەش بۆ نمونە ئەم سەدای زێڕینەش کولفەیەک و ئەرکێکی هەیە بێگومان کۆمەڵک کۆمپانیا هەیە کۆمەڵک شەریکاتی گەورە هەیە کۆمەڵک سەرمایەدار هەیە نایەنە ژێر ئەمبارە بە تایبەت کە بۆ قورئانی پیرۆزە بەداخەوە ینی ئەگەر بێنە ژێربار بۆ نمونە تەنها سپۆنسەریکەن مثلەن بڵێن ئەو بەرنامەی ئێمە سپۆنسەریەکەین یان ئێمە پێی هەڵەسین ئەوە ئێمە زۆر ئەرکەکەمان سوکتر ئەبێ و ئەتوانین زۆر ئیشی باشتر ئەنجام بدەین زیاتر دەبێتە شتێکی پاڵنەرێکی بەهێز بۆ نمونە ئەوەی کە جەنابەت باست کرد من 30 قاری ئەم هەبێ 30 قاریەکە بێنم لە شاری سلێمانی یان لە شاری هەولێر پێشبڕکیان لەگەڵ بکەم خۆ پێویستەکە من مەساڕیفی هاتووسێ ئەم قاری مانەوەیان دوجار دیارێکیان پێشەر بکەم ینی ئێمە زۆر بایەخ ئەدرێ بەلایانی گۆرانی و ئوموری ناشەرعی و زۆر کەناڵەکان ئەو بەرنامانەی کە بۆ گۆرانیە پێشی مانجی ڕەمەزان بەرنامەیە کرا بە ناوی نازانم ناوەکەی بزەبن لە یادم نییە دەتوانم بڵێم مەساریفێکی زۆر زەبەلاحی بوو زۆر یان هەڵبژاردننی شاجوانێک بەنمونە کە ئێمە لایەق بوونی ئێستا لەم بەرنامی باسکەین دەیان ملیۆن دلاری بۆ تەرخان ئەکرێ بەڵام بۆ بەرنامێکی قورئان ئەبینین زۆر من دەمێکە باسم کردووە بەڕاستی لە کوردستان خزمەتیکردنی ینی قورئان دەتوانم بڵێم لە کۆتاشت دانراوە بەداخەوە لە کۆتاشت ئینجا قورئانە ئەو کاتێک کە شتێکمان بەسەر دێ مصیبەتێک بەسەرمانادێ یاخود نەخۆشیەک بناومانە بڵاو دەبێتەوە یاخود دوژمنێک یەخەمان دەگرێ وا خەریکە مەسەلەن شارەکەمان داگیر بکە یاخود ترسێک گڵە ڕاوچەیەک تووشمان دەبێت ئەو کاتە هەمومان ڕوومان لە خوای گەورەیە هەمومان پەنا بۆ خوای گەورە دەبین و داوا لەو دەکەین کە بمان پارێزی و پارێزرامان بکە لەو شتێککە هاتوتە پێشەوە بەڵام لە کاتی خۆشیدا ئەو کاتێک کە ئەمن و ئەمانێک هەیە هیچ کەس لەو ئەمن و ئەمانی ئێستا ناپرسی کە هەیە ڕاستە حکوومەت ئەمن و ئەمان دروزە بەڵام پێشی حکوومەت خوای گەورە توانیویەتی و لە توانای ئەودایە بە تەنهاکە ئەمن و ئەمان بدا بە هەموو مرۆڤەکان لە هەر شوێنێکی گەڕێمەوەڵێم بەداخەوە نیزامی حکم لە هەرێمەکەمان نظامێکی ئیسلامی و بۆ خوا سڵحاو نییە ئەویش هۆی یەکێکە لە هۆکارەکە هیچ گومانی تێدانە لە ش ساڵ مامۆستا بۆ ئەوەی دووبارە مەجلیسەکەمان منەوەرکەینەوە ئینشاءالله پێمان خۆشە هەندێکی تر گوێمان لە دەنگی جەنابەت بێ و چەنایەتێکی تر قورئانمان بۆ بخوێنین ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن ولكن البر من آمن بالله واليوم الآخر ولكن البر
من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين وآتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل والسائلين وفي الرقاب وفي الرقاب وأقام الصلاة وآتى الزكاة والموفون بعهدهم إذا عاهدوا بعهدهم إذا عاهدوا والصابرين في البأساء والضراء وحين البأس أولئك الذين صدقوا وأولئك هم المتقون يا أيها الذين آمنوا كتب عليكم القصاص في القتل الحر بالحر والعبد بالعبد والأنثى فمن عفي له من أخيه شيء فاتباع بالمعروف وأداء إليه بإحسان ذلك تخفيف من ربكم ورحمة فمن اعتدى بعد ذلك فله عذاب أليم ولكم في القصاص حياة يا أولي الألباب لعلكم تتقون كتب عليكم
إذا حضر أحدكم الموت إن ترك خيرا الوصية للوالدين والأقربين بالمعروف حقا على المتقين. فمن بدله بعدما سمعه فإنما إثمه على الذين يبدلونه إن الله سميع عليم. صدق الله العظيم. ما شاء الله تبارك الرحمن. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. طيب الله أنفاسك ما مصطفى. آمين أزمان باش الصعبة قرود هميشة آودان إن شاء الله. آمين يا رب. باش صعبة ما مصطفى لكي وهستت كرتك زنابت صوتت خوشة كي هستت بو فضل ونعمتك كرتك خواهي قوري بي بخشيبي زۆر بچوک بوو. سەفی دووی ئیبتیدایی بووم ئەو کاتە کە دوو کەناڵ هەبوو، کەناڵی بەغدا و کەناڵی شەباب. تەنها دوو کەناڵ وەکو ئێستانە بوو ماشەڵڵا. ئێواران دەمە و مەغریبان ئەوە پێشەوەی بەرنامەی منداڵان ببی چاوەڕێی بەرنامەی منداڵانمان دەکرد. پێشی بەرنامەی منداڵان کە تەلەڤیزۆن افتتاحی دەکردەوە بە قورئان شێخ عەبدولباست عەبدولسەمەدی لێ دەدا هەموو ئێواران. جا هەر جارە و با بڵێن سوورەتێک بوو بەڵام زۆربەی جار قیسار و سوەری لێ دەدا ئەوانەی با بڵێن ئەواخیری سوورەتی طبعا شێوە مجەوەدەکەی بەڵێ بڵێ هەمووی هەر مجەوەد بوو بەڵام زۆربەی جار ئەوەی لێدا مەسەلەن ئەواخیری سوورەتی نەبە ئینە للمتەقینە مەفازە و سوورەتی تەکویر کە مەشهورترین قیرائەتی ئیدە الشەمس کوورەت و ئیتر ئەوانی دری منیش ئەوە بەرامبەری دادەنیشتم و قورئانم نەدەزانی دووی ئیبتیدایی بووم بەس منگەمنگم لەگەری دەکرد لەحنەکەم هەستم دەکرد شتێکم هەیە هەستم دەکرد یعنی توانایەکم تێدایە کە دەتوانم ئەو دەیکا ئەگەر بە ڕوبعی ویژبی مەسەلەن دەتوانم هەستم بەوە کرد ئیتر ئاوە بەردەوام بووم لەگەڵی و الحەمدوللا خوای گەورە موفقی کردم و دەنگەکەم دۆزیەوە و یا ڕەبی موفق لەشە سابێ ئیشێکی زۆر باشە و فەزل و نعمەتێکی زۆر جوانە خوا پێی بەخشیوین الحەمدوللا لەشە ساغ یا ڕەبی لە کەس و کار و دەور و پشتی خۆتان لە عایلە چێ سەوتی خۆشە چێ وەکو خۆت ئەدایی هەیە برا ئامۆزا کەسێک لە کوڕە خوشکەکانم بەڵێ لە شاری کەرکووکە کاروانی ناوەڕێز و حرمەتم بۆی هەیە و چاوەکانی ماز دەکەم و جێگای فەخر و شانازیە کە ئەگەر بخوێنێ نەیبیری هەروە دەزانی منم ئەوەی کە تەقلیدی منشاویەکات ماشاء الله یا ڕەبی خوا سەلامەتی کە تەوان دوو جارم تەکلیف لێ کردووە بەشدار بێ ئەو تۆزێک نازانم حەزی بە دەرکەوتن و شتیوانیە دوو جارم تەکلیف لێ کرد لە تەوان لە ڕەحیماوایە و چەند جارێک من ئێمە ڕەفاقەتێکی خۆشمان هەیە ئەو دایم ئەڵێ حەزم لێ کە مەقامی بەیاد ئەخوێنرێ بە دەنگی تۆی جۆم لێ بێ پێڵێ بەیاتی گەڕێکی شۆریجە ئێمە هی منتیقەی شۆریزین بەیاتی کوردیە والحاصل تەکلیفم لێ کردووە نەیتوانیوە بێت بۆ بەرنامەکە هیوای لەش ساغی بۆ خوازم تەڵەن فەرمانبەرە ئەو پیاوە بەڕێزە یا ڕەبی هەر بێوەی بێ لێرەوە چاوی ماچەکەین سەلام و ڕێزمان بۆی هەیە حقیقەتەن سەوتی خۆشە حقیقەتەن مامۆستا کاروان سەوتی زۆر خۆش ماشاء الله ئەوە بە نیسبەتی مامۆستا کاروانەوە جگە لەو کەسی تر هەیەیان هەر ئەوە خۆی ئەو دەنگێکی ویراسیە من باپیرەم ئەوەی کە بەناوی ئەو کراوم دەنگی زۆر خۆش بووە بەڵێ و باوکم و مامەم هەزار ڕەحمەتی لێبی خۆلیان خۆش بیرمە منداڵ بووم پێکەوە دەفیان لێ دەدا و مۆشەحاتی دینیان دەگوت باوکم و مامەم بەیەکەوە دادەنیشتم برایەکیترم هەیە عەبدولسەمیع ئیبرام مڕەتەلی مەنشاوی ئەگەر بخینی نەیبینی وا دەزانی تەسجیلە بەڵام چییە
وەکو دەرکەوتن حەزیان بە دەرکەوتن نەبوو با بڵێن بەڵام وەکو دەنگ تێماندا یعنی مامۆستا حتمما شارەزای مەقامت هەیە الحەمدولillah الحەمدولillah بەڵێ ئەساسی و فەرعیژیان بەڵێ الحەمدولillah لێرە و لێوە بینیومە جگە لە قورئان خوێندن لە مۆشەحاتیشە جەنابەت بەڵێ دەستێکی باڵات هەیە الحەمدولillah شتێکی یەک دقەیمان پێشکەشەکەی لە وەصفی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وەصفی مانگی ڕەمەزان شتێک لەو بابەتە أحيي جمعكم وأقول أهلا لقد حل الكرام مع الكرام أحيي جمعكم وأقول أهلا لقد حل الكرام مع الكرام نزلتم ساحة المختار طه وصليتم على خير الأنام سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم بەست و چاوت خۆش بێ زۆر زۆر خۆشحاڵ بووین ڕۆژانە خەریکی چیت ئێستا بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزان بەچیوە سەرقاڵی من هەموو ساڵانی مانگی پیرۆزی ڕەمەزان هەرسی ڕۆژی بەرنامەم هەیە بەرنامەی ساباتی نور وەکو دادوەر لەسەر بەشی سەوت و لەحن و لەسەر بەشی ئەحکامی تەجوید لە شە سابێ لە چی کەناڵێک لە کەناڵی سەحەر کەناڵی سەحەر ڕاستە خۆی هەموو ڕۆژێک دەبێت بە پێشبڕکێ خۆی بەرنامەکە هەفتانە هەر وجودی هەیە بەڵام ڕەمەزانان دەبێت بە هەر سی ڕۆژ لە سی ڕۆژەکە هەر ڕۆژە و سێ کەس وەردەگرین بە تەلەفۆن بەشداری دەکەن من لە هەولێر و لە قوم دادوەرێکی ترە لە ناو تەهرانیش دادوەرێکی تر ناو ستودیۆیە لەگەڵ پێشکەشکارەکە دانیشتووە هەر ڕۆژە و سێ کەس وەردەگرین ئەو پێشبڕکێش تایبەت بە کوردەکانە جەنابەت بە تەلەفۆن بەشداریان من ڕاستەوخۆ بە سەوت و سوورە لە ڕێی SNG و پەخشی ڕاستە تا ئێستا چێ بەشداری کردو بوون لە شاری هەولێر سەرکەوتوو بووە بۆتە مایەی ئاهەنگی سەرسامی ئەو وڵاتە الحەمدولillah لە شاری هەولێر ساڵی پار لە هەولێر یەکەممان هەبوو الحەمدولillah قوتابی خۆم بوو قوتابی خۆم تا ئێستا دەتوانم بڵێم مامۆستا هەنگاو یەک لە قوتابیەکانمە کە پلەی یەکەمی بەدەستێناوە و چەند جارێکیش پلەی دووەمی بەدەستێناوە بەڵام ئەوەی پلەی یەکەم بەدەست بێنێ لەو پێشبڕکێ بۆی نییە جارێکتر بەشدار بێ بۆ ئەوی شوێن بۆ ئانی تر چۆڵ بکە مەسەلەن و یەکێکی تر لە قوتابیەکانم عەبدولحەمید ئەحمەد ئەویش 2 ساڵە لەسەر یەک دووەم دەبی ئەو ساڵیش هەر بەشدارە ساڵی پار هەر لە هەولێر بوو مستەفا کوڕی مامۆستا سەید عەبدوڵڵا ئەو پلەی یەکەم بوو مامۆستا سەید عەبدوڵڵا خۆی پلەی یەکەمی هێناوە تر زۆر لە مامۆستا سەید جەلال پلەی یەکەم بەدەستێناوە لە هەولێر و لە شاری سلێمانیش بە هەمان شێوە مامۆستا ڕاستی پلەی یەکەم بەدەستێناوە مامۆستا سەرخێر پلەی یەکەم بەدەستێناوە الحەمدولillah یعنی ناو کوردەکان دەتوانم زۆر بەتواناترن لە کوردەکانی تر با بڵێن الحەمدولillah جێگای شانازین هەر هەمویان تا لە هەولێر بێ لە سلێمانی بێ لە دهۆک بێ لە کەرکووک بێ مامۆستا کاروانیش بەشداری کردووە ئەویش بەشداری کردووە چەند جارێک بەشداری کردووە ساغ یا ڕەبی جگە ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئاشنایەتیەکتان هەیە لەگەڵ قاری ئەبڕێزەکان لە دەرەوەی هەرێمی کوردستان لە عێراق لەگەڵ چیا تێکەڵیتان هەیە ڕەفاقەتیتان هەیە من لە عێراق لە زۆربەی زۆری قورئان خوێنەکانی شاری بەغدا ئەوەنەی کە زۆر بەتوانان یەک لەوانە شێخ مەیثەم التەمار تقریبا 10 ڕۆژ پێشێستا لە خزمەتی بوو و سید حەسەنێن و مامۆستا شێخ رافع العامری رئیسی مؤسسەی کاظمیە لە شاری بەغدا و چەند جارێک بانگەی چی کردوم بۆ بێ فستیڤالی قورئانی ماکرد لەگەڵ قورئان خوێنە مصریەکان و ئێرانیەکان یەک لەوانە دکتۆر ئەحمەد نوعەینع
ساڵی 2014 پێکەوە پێش فستیڤالێکی قورئانیمان کرد من و ئەو حامد شاکر نەژاد لە وڵاتی ئێران بوو لە وڵاتی دەرەوەش لەگەڵ محمود شەحات لە 2006ەوە محمود شەحات کە هیچێکە لە عمالیقی لە 2006 ئێمە تعارفمانیە و تا ئێستاش بە تەلەفۆن شانە بەشتان ساغ بێ و مای خۆشحاڵیە. ئێمە بەرەو کۆتایی ئەڵلقەی ئەمجاری بەرنامەکەمان ڕۆین زۆر سوپاسە دەکەین و من ئەو بەشەی کە ماوەتەوە حەزم لێ بە قورئان خوێندن کۆتایی پێبێنین لە حکمی ئەوەی ختام و میسک بێ. من خواحافیزی لە بینەرانی بەڕێزەکەم و داتر دێمەوە خزمەتی جەنابەت ئەگەر وتەیەکت هەبێ لە کۆتاییە سوپاسە دەکەین. لە کۆتاییدا داواکەرم لە خوای گەورە ئەو دانیشتمان لێ قبول بکە و مانگی ڕەمەزان ببێتە مایە خۆشی شادی بۆ هەمولایەک و دەستخۆشی لە ئێوەی بەڕێزیش دەکەم و لە ستافی تەلەڤیزۆنی پەیامی بەڕێز دەکەمەوە دەستخۆشی لەو برا بەڕێزانەی پشت کامێراژ دەکەم و ئەوانیش ماندوون بەڕاستی لەگەڵماندا و هیوادارم ئەو جۆرە بەرنامانە لە دوای ڕەمەزانیش و لە پێش ڕەمەزانیش و لە ناو ڕەمەزانیشە بوونی هەبێ و بەردەوامی هەبێ و بەسەرکردنەوەی قورئان خوێنەکان شتێکی پێویستە و تێمە چەند خزمەت بە قورئان بکەین هێشتا بە تاکید وایە. زۆر زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زیێڕین لە دوعای خێر بە بەشمان مەکەن خوای گەورە تاعات و عیبادەتی ئێمە و ئێوەش قبوڵ بکە ئینشاءالله تا ئەڵلقەیەکی تریان بەرنامەیە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. فلما استيئسوا منه خلصوا نجيا قال كبيرهم ألم تعلموا أن أباكم قد أخذ عليكم موثقا من الله ومن قبل ما فرطتم في يوسف فلن أبرح الأرض حتى يأذن لي أبي أو يحكم الله لي وهو خير الحاكمين. ارجعوا إلى أبيكم فقولوا يا أبانا إن ابنك سرق وما شهدنا إلا بما علمنا وما كنا للغيب حافظين. واسأل القرية التي كنا فيها والعير التي أقبلنا فيها
وإنا لصادقون صدق الله العظيم.